ئیشەکەی ئەمە هەموو شتی ئیشیەکی ئەمە لەگەڵ جوملایە کە جوملە فرۆشیشتمان لەسەر گرانکە پێویستە ئەمە شتەکان گرانکەینەوانێ هیچی لە سوودی خەڵک نییەوە شتیش بەرە هەمووی بەرەو گرانبوونەڕۆ هەچ بۆ نوشتێکە بێ شت لەسەر دوکاندار گرانە بێت و هیچ دەسەڵاتێکی دوکانداریشی تیانە لە چکلێتێکە هەزاری ناوچێتە سەری لەسەر خەڵک کە گرانەکرێ ئەمە شتێکە کە ناتوانانی ئەمە بڵێ سعرێکی سابت بۆ مەدامنی شتە کڕیت لە ماوەی هەفتەیەکە کارتۆنێک 50,000 چێتە سەر وەکە بینێن ئێستا بەسیترین شت خوورما بوو یەکەم ڕۆژی ڕەمەزان کارتۆنی بە 22,000 کڕی دووەم ڕۆژ بە 27,000 کڕی یعنی ئەمە شتێکی بەسیتە کە ئاسایی لەناو بازاڕا بوو خەڵگەی من دوێنێ بە دوو کڕیم ئێسەوە بە دوونیەوە هەموو شتێ تاسیریە بە تایبەت موچەکەم کە پارە و پێ نەبێ خەڵکیش شت ناکرێت شتەکەی منی ژەمێنێتەوانێ هەرزانیش ناکرێت بۆ موچە بدرێت بازار بە تەئکید یعنی جوڵە بەخۆیەوە بینێت و بازار باشیشە بێ هەموو سەریمانکاتی موچە ئادرێسێ 4 ڕۆژ بازار زۆر باشە ئێستا مەسەلەن وەکو ئێستا تەماتە جاری وایە بارکەم یەتەعەلوو ئێتر کە هاتەوە مشتەریتیە شتەکە خۆی گرانە بێ بە تەبیعی سەوزەیش چینی نییە چین بە نمونە ئێستا ئەمڕۆ شویر گران ئەمە چوارمانەیە بازارسە بەس لە ئەلۆ بەخوا بە 500 دینارە چینی بە 250 بوو کەم ینی چینی نییە لەبەرگە چینی نەمایێتێت بەرەو کەمیەڕوە خۆکار هەر ئەوەیە نەخۆی هەری خۆشمانە مەلەن شویت و سەوز و شتانە لە شوێنی ترۆ نایە بەزی کەرکووکێت شوێنی هەولێری ژێت ئیکەلاریش تو خۆمان هەمانە بەس کەممان هەیە ڕاستە خەڵک ئامادەکاری کردو بۆ ڕەمەزان و بەڵام ئێستا وەسعی بازار هێواشە زۆر لەگەڵ ئەوە شەشتومەک هەمووی بەرز بۆتەوە پێش ڕەمەزانیش بەڵام لەگەڵ ڕەمەزانیشە لەگە هاتنی ڕەمەزانیشە نرخەکان تا ڕادێک زیاتر بەرز بۆتەوە وەکوەزانین کە هەتا زیاتریش بەرەو جێژن بڕۆین نرخەکان زیاتر بەرز ئەبێتەوە ئەمەش هۆکارەکەی ناسام ئەگەر خواست ئەوە بێت کە خواست لەسەر شتومەک و کاڵایە ئەبێ نرخەکە هێواش بێتەوە بەڵام نەک لەوەی کە بەرز بێتەوە ئێگر چاودێری بکرێت هەڵبە نرخ ئاوا بەرز نەئەوە هەریەکە و بە شێوەیەک هەتا لە دوکانێک بۆ دوکانێکی کە شتومەکەکان فەرقی هەیە بە تەئکید کردوێتیوە ئێمەش ئەزانین کە چینی دەوڵەمەند هەیە و ناوەند و هەژاریش هەیە یعنی مەگە لە خۆمانەوە سیرکەین ناوەندین ناوەندەکەش چییە مۆزەفیش ئەگەر مەعاش وەرنەگرێ ناتوانێت بێتە بازار شتومەک کڕێت ناتوانێت پێداویستی بکڕێ و ئەگەیویش نیێتە بازار شت کڕێ کەواتە بازاریش ئەو جم و جۆڵە نابینێ بەخۆیەوە زۆریش گران بۆ لە چاو بڵێن پێش ڕەمەزانە تقریبان هەڵکشانێکی بەخۆیەوە بینیوە وڵی خۆی عادەتەن زیاتر لە ڕەمەزانە زیاتر شت دەکڕێت بە تایبەتی بەنسبەت شیرینیەوە زیاتر خواردنەکان بەعام زیاتر کڕیار زیاتر دەکڕێت بۆیە هەڵکشانی بەخۆیەوە بینیوە یعنی لەوانەیە ئێستا کیلۆیەک خەیار 500 دینار بووە ئێستا بە 1500 دینارە یعنی ئەم شتە هەمووی زیاتر گران بووە یعنی کیلۆیەک 1000 دیناری چۆتە سەر بەعام تەماتە کیلۆیەک بە 500 دینار و ئێستا بە 1000 دینار 1500 دینارە لەبەرەوە زۆربەی شتەکان گران بۆ بەڵێ هۆکارەکە زۆر شت هەیەرە یعنی هەر یەکەو بە هۆکارێ لەوانەیە بازرگانەکان هەلی ڕەمەزان بخۆزنەوە لەوانەیە هەلی ئەو بخۆزنەوە کە لەم کاتە سەرفیاتی شتەکانیان زۆرە کاڵەکانیان زیاتر سەرفە بێ ئەوانش ئەو هەلا قۆزنەوە کە زیاتر کاڵەکانیان گران بکەن